تسجيل. زۆر سپاس ئەمڕۆ لە پارێزگای دوهۆک لەگەڵ بەڕێزماوە سامبار بەڕێوەبەری گشتی پەروەردەی دوهۆک لێرە سەردانی پەیمانگا و ئامادەیی ڤیای ناحکومیمان کرد کە پەیمانگای وەرزشی و هەروەها 5 ئامادەی پیشەیی ناحکومیش هەیە لە چوارچێوەی گرنگجیدانی ئێمە بەتوانە تاکە کەسیەکانی قوتابیان و هەروەها گرنگجیدان بە خوێندنی پیشەیش لە کەرتی ناحکومی. پەیمانگا پیشەیەکان بڕوانامەی دیبلۆم بەدەستێنن پەیمانگای 5 ساڵین و ئەوانە شیاون بۆ ئەوەی کە ببنە مامۆساش لە چوارچێوەی وەزارەتی پەروەردە چه هونەرە جوانەکانە چه وەرزشە چ پەیمانگاکانی کۆمپیوتەرە. ئەوانی دیکەش کە ئێمە باسی لەکەین کە لە ڤیا هەیە ئامادەیی پیشەیی ناحکومیە کە ئامادەیی 3 ساڵەیە ئەویش لە پۆلینەوە بووە ڕۆی 3 ساڵە پاشان لە 32 بواری جیاواز هەیە کە چەند بوارێکی لە لای ئامادەیەکانی ڤیا هەیە پسپۆڕی وەرەگرن لەو بوارانە و هەروەها بڕوانامەی 6 ئامادەی بەدەستێنن پاشان ئەوانە مێنێتەوە بۆ سەر وەزارەتی خوێندنی باڵا و چۆنێتی وەرگرتنیان لە زانکۆکانی پۆلیتەکنیک. طبعا گرنگیدان پرزش نسبت خطابی گلکا مهمه تو خود زانی یعنی هر چالاک هر نشاطک مشک خطابی چالاک یعنی بر هفت کرد بو پتر معلومات آگید بو پتر پیزانی آگید بو پتر یعنی خو آماده کرد. همولایت بخیر بین بو کارناوالا کەڤناریە خوێندنێ لە پەروەردەکرێ و سنوورێ قەزاکرێ خۆشحاڵ و سەربلندین سەرفرازین بۆ ئامادەبوونا هەنگۆ و لێرە ئامادە بووینە بۆ بەرزڕاگرتنە ئەvê یادا پیرۆز. یەکێکە لە قەزا دێرینەکانی کوردستان ئەمڕۆ قوتابخانەیە ئاکرێ بنە ڕەت کە پێشتر عەقرە ئولا بووە یادی 100 ساڵەیان کردوتەوە خۆی دامەزرانی ئەم قوتابخانەیە بە پێی تۆمارە نافەرمیەکانە گەڕێتەوە بۆ 1885 وەڵام بە پێی تۆماری فەرمی مەعارفی مووسڵ 100 ساڵ لەم ماوەیە تێپەڕێ بەسەر دامەزرانی ئەم قوتابخانەیەوە یەکێکە لە کۆنترین قوتابخانەکانی قەزای ئاکرێ بۆ خۆی دەلالەتی ئەوەیە کە ئاکرێ ناوەندێکی ڕۆشنبیری و هەروەها مێژوویەکی گەشتی هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکاریە و ئێرەش بۆتە جێگەی پێگەیاندنی چەندین کادری بەتوانا بۆ خزمەتکردنی جواشی کوردستان لە هەموو بوار و کایە جیاوازەکان بینیتان یەکێک لەو قوتابیانەی کە ساڵی 1948 لێرە قوتابی بووە سەفیر بووە لە وڵاتی نەمسا چەندین خەڵکی دیکە کە وەزیر بووە پارێزگار بووە زانا بووە پزیشک بووە ئەندازیار بووە لە هەموو بوارەکانی دیکە لەم قوتابخانەیەوە لە ئاکرێەوە پێگەیشتون جەپەنجیان دیار بووە لە خزمەتکردنی خەڵکی کوردستان ئەمڕۆ ئێمە لەگەڵیان بووین. مەبەستەمە لە ڤەکردنەوە جۆرە ویستەڤاڵانە بۆی هەندێک بوداک و خەڵکێمە خۆشتوی بزانێتن و دەڤەرە ئاکرێکە دەڤەرەی گرنگ و کەڤنار و ئەف قوتابخانەشێکە کەڤنترین قوتابخانەی کوردستانی و ژیێڤەت گەڕێتەوە بۆ بەری ساڵێ 1970 خەباتەوەیە بەردەوامە هەتا نوکە و خەباتەکە باشە کرێ و زۆربەیە کادر و کەسایەتیان دەڤەرێ ئاکرێ دەرچوێ قوتابخانەیە. الوقت عثمانية يا حبي بس ما بلغانو كشتين بس وك رسميات وقت ديجن صالة 1920 من ويناك يا هاي صالة 1920 هشت قطبينا قال ما مستوى او هشت قطبي دو بالسلمانن سي مسيحينا سي جينا از پیروز با پرورده کرد پیش همون چشکی داد کم پشت اینکه از پیروز با قطابخانه خود کم و پیروز با همون مامستاد کم و بومن جسر فیرازیه کس اکل مامستاد و قطابخانه بوم